دوای ئەوەی کەوا لە 28 شوباتی ساڵی ڕابردوو بە شێوەیەکی فەرمی عومرە لە هەرێمی کوردستان بە فەرمانی وڵاتی عەرەبستانی سعودیا وەستێنرا بەهۆی هەڵسەرەردانی ڤایرۆسی کۆڕۆنا بە شێوەیەکی زۆر فراوان لە جیهان و بە تایبەتیش لە وڵاتی عەرەبستان. ئێمە لەو کاتەوە تا ئەمڕۆ نزیکەی ساڵێکە هیچ گەشتێکی عومرە لە هەرێمی کوردستاندا ڕێک نەخراوە و ئەنجامیش نەدراوە. نزیکەی مانجێک بەر لە ئێستا دەستەی باڵای حەجی عێراقی ئێمە ئاگادار کردەوە کە وڵاتی عەرەبستان عمرە بە شێوازێکی جیاواز دەکاتەوە و هەروەها کۆمەڵێک مەرج و ڕێنمایی نوێ. ئێمە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئەنی کە بە فەرمی نووسراوەکەمان بەدەستگەیشت بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی بەپەرۆشەوە بوو بۆ ئەوەی عمرە بکاتەوە، چونکە بەڕاستی داواکاریی یەکجار زۆر هەبوو بۆ عمرە لەلایەن هاوڵاتیانەوە، بەڵام ئەولەویەتی ئێمە وەکو وەزارەت پاراستنی ژیانی خەڵکە، سەلامەتی خەڵکە، تەندروستی خەڵکە، بۆیە ئێمە دەمانەویست بە شێوازێک بێ کە زەرەر بە خەڵک نەگەیەنێ لە ڕووی تەندروستیەوە. نووسراوێکی فەرمیمان ئاراستەی بەڕێزان کرد لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێیکەوە لایەنی معنین بە بابەتەکە کە ئایا ئێمە بۆ داهاتوو عمرە بە شێوازێک بکەینەوە، هاوڵاتی ئێمە چۆن دەتوانێت سەفەر بکە و چۆن دەگەڕێتەوە. وەڵامی ئەو نووسراومان بەدەست گەیشتەوە کە بەڵێ بە کۆمەڵێک مەرج و ڕێنمایی عمرەکاری هەرێمی کوردستان دەتوانرێت لەمە دووە سەفەری عمرە بکەن، بەڵام مەرجەکان مەرجی قورسن. ئەو مەرجانەش هەم لەلایەن وڵاتی عەرەبستانەوە هەم لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەنیا لەبەر سەلامەتی خەڵکە بۆ پاراستنی ژیانی خەڵکە. ئەوەی کەوا پەیوەندی بە وڵاتی عەرەبستانەوە هەیە ئەوەیەکەوە تەمەنی عمرەکاری تەحدید کردووە لە نێوان 18 بۆ 50 ساڵ، واتە کەسێک لە 18 ساڵ کەمتر بێت و لە 50 ساڵ زیاتر بێت ناتوانێت بچێتە ئەو وڵاتەوە بۆ عمرە و دەبێت فەحسی کۆڕۆنا بکات. لەو کاتێکەوە داخلی سعودیا دەبێت هیچ زیارەتێک یان سەردانێک ئەنجام نادا، یەکسەر 3 ڕۆژ کەرەنتین دەکرێت و دوای ئەوەی کەوا کەرەنتینیش دەکرێت نابێت زیارەتی شوێنە پیرۆزەکان بکە لە شاری مەکە و مەدینەی پیرۆز و دوای ئەوەی کەوا کەسێک خوا نەخواستە لە قافلەکە یان لە ئەو عمرەکارانەی کە پێکەوە تووشی کۆڕۆنا دەبێت هەمویان کەرەنتین دەکرێن لەسەر حسابی خۆیان. واتە لەو دەو ڕۆژێکەوە عمرەکار لە سعودیا دەمێنێتەوە لە عەرەبستان دەمێنێتەوە 3 ڕۆژ کەرەنتین دەکرێت بە فەرمی هەموو عمرەکارێک و کەسێک ئەگەر تووشی کۆڕۆنا بێت لەو حملەیە هەمویان کەرەنتین دەکرێن. ئەگەر بۆ شێوازە بێ لەسەر ئەرچی خۆشی بێت و مەصرفێکی زۆر بکە، ئەرچی عمرەکار بەڕاستی لەمە دوای زۆر قورس دەبێت. توانم بڵێم ینی خەڵکێکی یەکجار بە ژمارە کەم داوای عمرە دەکەم بم شێوازە، چونکە بەڕاستی ڕێکارەکان زۆر قورسن. لە هەرێمی کوردستان دەبێ فەحسی کۆڕۆنا بکە، کە هاتەوە دەبێت دووبارە فەحسی کۆڕۆنا بکاتەوە، هەموو ئەمان لەسەر ئەرچی خۆیەتی. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە ئەمڕۆ لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە هەرێمی کوردستان ئاگاداریەکمان بڵاو کردەوە بۆ سەدەم کۆمپانیەکانی هەرێمی کوردستان کە ژمارەیان نزیکەی 100 کۆمپانیا بە لاوەچی و بەسەرەکیەوە. لە ئەمڕۆوە تا 10 ڕۆژی تر ئێمە مامەڵەی کۆمپانیەکان تەواو دەکەین، دوای 10 ڕۆژی تر کۆمپانیەکان سەربەست دەبن لەوەی عمرەکار وەربگرن بەپێی ئەوەی مەرجانەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی